ئەو بارەی نزیکی 2 تەن و قسوورمێ بار کردێ لۆ فەلاح بفرۆشم ئەو پەڕی ئەگەر 800,000 دیناری ئەو چاپەی ببستەوە. بازاڕی ساختکردنەوەی بەرهەمە کشت و کاڵیەکانە لە سۆران. ژمارەیەکی زۆری جوتیاران بەرهەمەکانیان هێناوە لەو بازاڕە ساغی بکەنەوە. بەڵام نرخی بەرهەمەکان جوتیارانی نیگەران کردووە. فەلاحمان هەیە ڕێ 200 دەبڕیت ڕۆژانە بڕی 250-300 کار دێت ئێرانە تەقدیریان 200 تن 150 تن داخلی سۆران دەبیت بەس هەمووی لە سۆران ساغ نابیتەوە لەبەرەوەی مشتری ئەوەندەمانیە کە باڵای 150-200 تن بڕوە لانی کەم ڕۆژێ 50 تا 100 تن لێرە ساغ دەبیتەوە بەڵام گریتی فەلاحی لێرە چدایە گرانی بنزین وارەوە کەمی سەلا ئێستا فەلاح زۆتی سەلەی بە 1000 دیناری دەکڕی. ساردخانەمان هەبی و معمل ئاوەتەماتە و شتانە هەبی و بیفەلاح زۆر زەرمەند نەبی بەڕاستی هەوسار فەلاح زەرمەندی یەکەمە چیمیا گران بووە. یعنی مەسروف هەموو گران بۆ بەڵام تەماتە بە هیچ شێوەیەک پارەی ناکە ئەوە ناو ساعی تەماتەی دەبینی چاردەورەی سوڕایتەوە هەمووی تەماتەیە هیچ تەماتە بازاڕی نییە بەو شێوەیە یعنی فەلاح هەمویان زەرمەندە. ئەوەی گرفتی جوتیارانە ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیانە لە کاتێکدا وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێم هاوردەکردنی بەرهەمەکانی لە دەروازە سنووریەکان قەدەغە کردووە بەڵام ئەو هەنگاوە نەبووتە هۆکارێک بۆ دروستکردنی بازاڕێک بۆ ساغبوونەوەی بەرهەمی جوتیاران. پەمبەیە تەماتەکە سعریشی جوایە ئەزان دەگە تەماتەی دیکە هەوسار سعریدا بەزێنەوە ساری دیکە 750 هەتا 1000 چوو بە سەوسارەکە سعری هەم نزمە ئەوە خۆی کمبەریەدا وەکۆی دیکە نییە هێدی سێ بەرامبەریەوەی بەرهەمەکەی زیاترە لەوەی ئەوە کەمتر ئەگە زۆری بکەیت بەرەکەی کمە تەمان ناوچەکەمان هەوسار بەعام گەرمە ئاویش کمە ئاوەکەی کمە زۆر کمە ئاوەکەی گەرمایەکە زیاد تەحسیرە زافەلاحەکەش مەغدورن بەعام لەبەرەوەی چیمیا و مەسرفەکە زۆر گرانە ڕاستی بەرهەمێنانی زۆرە و بەکاربەری کەمە ینی خواستی ئەو خواستەی زۆر لەسەر نییە و حکومەت هەوڵ بدا ڕێگە شۆ بدۆزیتەوە کە هەناردەی خوار و حراق و ینی بازاڕەش لۆ بینتۆکە زیاتر سەرفیاتی هەبی بەنسبەت تۆیەکانی زۆر تۆی زۆر تەماتەیە تۆی باش پارێکە باشە تا 400 دینار 425 لێرە ئەڕوە. بۆ ئەم ساڵی وەرزی کشت و کاڵی لە سنووری ئیداری سۆران زیاتر لە 4,000 جوتیار لە ڕووبەری زیاتر لە 200,000 دۆنم زەوی بەرئاو بەرهەمی جۆرا و جۆری کشت و کاڵی بەرهەم دەهێنن. ڕۆژانە زیاتر لە سەروی 500 تن بەرهەم دەخەنە بازاڕەکان بەشێک بۆ پارێزگەکانی ناوەڕاست و خواروی عێراق ڕەوانە دەکەن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.